بەخێر بێن. سوپاس شانۆخان زۆر مەمنون بژی بە قوربان. یەکەم جار هاتنە ناو چاویەوەیتم با یەکسەر بچم بۆ لایەن کەواتە بە گۆرانی خۆشمان پێشکەشکەی وایە؟ لە خزمەتتانە بەسەر چاو دەست خاتون گیان بەخێر بێ. سپاس دەکەم. چاویلاندی پێ چۆنە؟ زۆر زۆر خۆشە. یاخوا لە خۆشیان من چەندەم جار کەچوو سەردانی چاویەکەی. وەڵا زۆر زۆر هاتن. بەڵێ. یاخوا بەخێر بێن. کوڕە جوانەکان چۆنن؟ باشە. ناو چییە؟ کاردین. ئەی تۆ؟ ئارین. ئەی ئەمە ناوی چییە؟ پەلی تۆش وەکو باوکی دەنگ خۆشە؟ دێ باشە. کاکارۆن چیمان پێشکەشەکەی؟ وەڵایی من لە خزمەتان بەس با کاردینیژە گۆرانیمان بۆ نەڵێ من نایڵم. کاردین دەی فەرموو. ئێستا بەیانی جاران هەموو ئەفرۆی واران بەو شەقامەدا ئەڕۆم. بەڵا یادگاری کاکارۆنە پێشکەشیکردی خۆت پێشکەشمانکە. بەسەر چاو. ئەی یارم ئەی یارم لە دووریت بێقەرارم ئەی یارم ئەی یارم لە دووریت بێقەرارم ئەم شارەت جێشتووە ئەڵێی بێکەس و کارم ئەم شارەت بێشتووە ئەڵێی بێکەس و کارم چاویلان چەند خۆشە شوێنێکی زۆر دڵگیرە چاویلان چەند خۆشە شوێنێکی زۆر دڵگیرە هەوا و ئاوی پاکە و بۆ خەڵکی ڕۆشن بیرە هەوا و ئاوی پاکە و بۆ خەڵکی ڕۆشن بیرە ئەی یارم ئەی یارم لە دووریت بێقەرارم ئەم شارە جێشتووە ئەڵێی بێکەس و کارم ئەم شارە جێشتووە ئەڵێی بێکەس و کارم. دەنگە خۆش بێ سەرکەوتوبی. هاوکاران مەگەر کارتێکی چاویلاندم بنێم کارتە پێشکەش بە ئێوەکەم ئێوە توان یاریەکانی چاویلان تاقیکردنەوە تۆزە بێتە لام و کاکاران و بەدەر لەو ناوتانە خەمە تیر و پشکەوانەیە کام شەو کۆمپانیای ئەستێ مۆبایلێکی Q5 ئامادە کردووە دواتر لە لای یاری فریزبیەکە چاوەڕێمان کرد.